وەک پێشتر بەڕێزان ئاماژەمان پێدا بەوردی باس لە یەکێک لە بەهێزترین ژنەکانی جیهان دەکەین. هونەر ئیحسان ئێستا قسەی زیاتری لەبارەوە دەکات. بەڵێ شوان ئێستا باسی ئەو ژنە کاریگەری گیانەکەین کە پێویستە هەمووان سوودی لێ ببینن. بابزانین کێ فەرموو. بەڵێ دایکێک بۆ ئەو خەڵکەی ڕوبەڕووی مەترسی شەپۆلی دەریاکان بوونەوە بۆ ڕزگاربوون لەو جەنگەی مرۆڤەکان بە توندترین شێوە ڕوبەڕووی یەکتر دەبوونەوە. ئەوانیش ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان و سووریا بوون. کاتێک ساڵی 2017 ئەو ئاوارانەی گەشتنە زەوی ئارامەکانی وڵاتانی ئەوروپا هەمووان دەرگاکانیان داخست. بەڵام مێرکڵی ڕاوێژکاری ئەڵمانیا دەرگای وڵاتەکەی خستە سەرپشت بۆیان، بۆیە ئەوانیش ناویان لێنا دایە مێرکڵ، دایکی پەنابەران و خانمە سنینەکەی ڕۆژاوایەکان. کاتێک وڵاتەکەی لە لووتکە و باشترین دۆخدا بوو، دوای 18 ساڵ لە کۆتایی ساڵی 2018دا بەخواستی خۆی دەستبەرداری سەرۆکایەتی پارتەکەی بوو بۆ کەسانی دوای خۆی و بەڕیاریدا جارێکی دیکە خۆی کاندید نەکاتەوە. ئەم خانمە ئاسنینە بۆ ساڵی 2005 کاتێک بووە یەکەم ژن کە پۆستی ڕاوێژکاری ئەڵمانیا وەربگرێت و بچێتە لووتکەی دەسەڵاتی وڵاتەکەی بەهۆی کەسایەتیە سەرنجڕاکێش و پێگە گرنگەکەی لە گۆڕەپانی سیاسی نێودەوڵەتیدا بەراورد بە سەرکردەکانی دیکەی ئەوروپا زۆرترین ماوە لە دەسەڵاتدا بوو. زۆرێک لە ڕۆژنامە و گۆڤارەکانیش نازناوی خانمی ئاسنینیان لێنە. لە ماوەی دەسەڵاتیدا هیچ سکاڵەیەکی بەرامبەر تۆمار نەکرا، هیچ یەکێک لە قسمەکانی لە پۆستی حکمیدا نەمەزران، نەبووە خاوەنی ملیۆنانی یۆرۆ و دۆلار، کەس هوتاتی بۆ دەستکەوتەکانی نەکرد، مۆدێلات و باقوبریقی ڕووناکی دنیا لە خشتەی نەبەر، مڵک و ماڵ و ئۆتۆمبیلی گرانبەها و یەخت و فڕۆکەی تایبەتی نەکڕی. سادەیی بە شێوەیەکە بەردەوام یەک جۆر دیزایانی پۆشاکی سادە دەپۆشێت و جۆرا و جۆر و سەرنجڕاکێش نین. لە کۆنفرانسێکدا ڕۆژنامەنووسێک لێی پرسی بۆچی تۆ هەمان جل و بەرگ دەپۆشی؟ ئایا هیچ دانەیەکی دیکە شک نابەی؟ ئەویش لە وەڵامدا دەڵێت من فەرمانبەرێکی حکومیم نەوەک نمایشکەری جل و بەرێک. شانازی بەوەوە دەکات کاتێک لە زانکۆ دەیخوێن لە یانەیەکیش وەک گارسۆنکاری دەکرد و شەویش دەچووە شوقەیەکی بچووکی شاری بەرلین، هەرچەندە لە لووتکەی دەسەڵاتدا بوو، بەڵام لە خانوویەکدا دەژی کاتێک زۆرێک لەو کەسانەی بە شەقامی بەردەمی خانووەکەی داهاتوچۆ دەکەن لەو بڕوایەدا نەبوون کە ئەوە خانووی باڵاترین دەسەڵاتداری وڵاتەکەیان بێت. سەرکەوتوو بووە لە پێشخستنی ئابووری ئەڵمانیا لە کاتی داتەپینی ئابووری کە ڕوبەڕووی زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بووەوە، بەڵام ئەو نەیهێشت وڵاتەکەی دووچاری مایە پووچبوون ببێتەوە. لە کۆنفرانسێکی دیکەی ڕۆژنامەنووسیدا لێی دەپرسن ئایا هیچ خزمەتگوزارێکت لە ماڵەوە هەیە؟ لە وەڵامدا دەڵێت نەخێر، هیچ خزمەتگوزارێکم نییە و پێویستم پێی نییە، خۆم و هاوسەرەکەم ڕۆژانە کارەکانی ماڵەوە دەکەین. کاتێک گەشتی بۆ شوێنێک دەکرد زۆر جار ئۆتۆمبیلێکی ڤۆڵکس واگنی قەبارە بچووکی بەکاردەهێنا و تەنها 2 پاسەوانی لەگەڵدا بوو. یەکێک لەو وەسفانەی لەسەری دەکرێت هەر خۆی یەکسانە بە 6 ملیۆن پیاو. گۆڤاری ڤۆربسی ئەمریکی بە یەکێک لە بەهێزترین ژن لە جیهاندا ناوی بردووە. هەموو ئەوانە وای کردووە مێرکڵ نەک بەتەنها لە لای گەلەکەی خۆشەویست و بەسۆز بێت، بەڵکو پێگە جەماوەرەکەی سنووری ئەڵمانیا تێپەڕێنێت و جیهان بە کەسایەتەکەی سەرسام بن و وازێنانەکەشی هەمووانی غەمبار کرد.
بەڵە شوان ئەمە چیرۆکی یەکێک لە بەهێزترین ژنە کاریگەریەکانی گیان بوو کە پێویستە هەمووان چاوی لێ بکەن بە تایبەت ئەوانەی کە پۆست و پارە و بەرپرسیارەتیان هەیە. دەست خۆش بابەتێکی زۆر گرنگ بوو. بەڵێ تۆ بە چی تایبەتمەندیەکی سەرسام بووی؟ بێگومان وەکو هەموو جیهان کە لێیان دەڕوانی ئەوەی کە کردی بۆ ئاوارەکان لە دوای جەنگی داعشەوە شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو کە سەرنجی هەموو جیهانی بەلای خۆی داڕاکێشا کە پێشوازیەکی زۆر زۆر باشی کرد لە ئاوارەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە وڵاتی سووریا. دەست خۆش. سپاس بۆ هونەر ئیحسان.